هەر یەک لەو منداڵانە گیرۆدەی کێشەیەکی کۆمەڵایەتین کە لە خانەی ساوانەوە دەست دەکەن بە ژیان. لەوانەیە ئەگەر چارەنووسیان لە دەستی خۆیان بووایە هیچ کاتێک ئەو ژیانیان هەڵنەبژاردایە. خانەی ساوایانی سلێمانی نزیکەی 30 منداڵی بێسەرپەرشتی لەخۆ گرتووە کە تەمەنیان لە نێوان 1 مانگ بۆ 4 ساڵانە. هەر یەکە لەو منداڵانە بە چیرۆکێک گەیشتونەتە خانەکە، بەشێکیان بەهۆی کێشەی دارایی و بەشێکی تریان بەهۆی جیابوونەوەی خێزانەکان و بەشێکیشیان لەسەر جادەکان دۆزراونەتەوە. ئەم مناڵانی کە هاتوونەتە خانەی 0 بۆ 4 هەرێکە لە مناڵانە بە چەند هۆکارێکی تایبەت هاتوونەتە خانەی مناڵان و ئەو مناڵانش لە ڕێگای دادوەرەوە بۆمان هێنێت لە محکەمەی سلێمانیوانێ هیچ مناڵێک بەبێ ئەو بڕیارەی حاکم کە لەسەری ئەیات ئێمە وەری ناگرن. هۆکاری ئابوورێتیایەتی، هۆکاری جیابوونی دایک و باوکە هەنێ لە مناڵەکانیش فرەدراون. ئەو کارمەندانەی کە خزمەت بەو خانەیە و منداڵەکان دەکەن سەرجەمیان ئافرەتن و دەڵێن 2 جار دایکن، جارێک بۆ منداڵەکانی خۆیان و جارێکیش بۆ منداڵانی خانەکەیان. کاتێکی تەمەنی هەر یەک لەو منداڵانە دەگات بە سەر و 4 ساڵ کوڕ و کچەکان لێک جا دەکرێنەوە و دەبرێن بۆ خانەی نەوجەوانان. لە خۆناغی دوای ئەوەش دەخرێنە بەر خوێندن. ئەوانەشی بار هۆکارێک نانەوێت درێژە بە خوێندن بدەن، ئەوە لە تەمەنی 18 ساڵی خانەکە جێدێڵن. بەڕێبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی دەڵێت لەو قەیرانەی ئێستادا زۆر پێویستیان بە هاوکاری مادی هەیە بۆ پێشخستن و بەردەوامیدان بەو خانەیە. یەکێک لە خاسیەتەکانی خانەی ئێمەوەیە لە سلێمانی کە لەسەر تاسەری کوردستانە بەزەم خانەیە هەیە کە ئەتوانێت مناڵی ساوا لە خۆ بگرێ و لە هەموو شارەکانەوە منداڵ ڕووی تێیەکە. هێندێ لەو کارمەندانە هەر خۆمان لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە هێناومان و لێرە ئیشەکەن. بۆیە ئێرە دەواازەیەکی زۆر گەورەی خێر و چاکەیە ئەو کەسانی کەیانەوێت چاکەیان دەستکەوێ ڕاستە و خۆ لێرە ئەو چاکەیەیان چاکەیەکی گەورەیان دەسەکەوێت. بەشێک لەو کارمەندانەی کە لەو خانەیەدان وەکو خۆبەخش کار دەکەن ڕۆژانە 6 کاتژمێر خزمەت بەو منداڵانە دەکەن. ئەو کارمەندانەشی کە دامەزرێنراوی حکومین لەو خانەیەدا ڕۆژ دەکەنەوە. دەوتێت زۆرێک لەو منداڵانەی کە تەمەنیان دەگاتە سەر و 18 ساڵ پرسیار لە ڕابردووی خۆیان دەکەن و کاتێک بۆیان دەکەوێت بە چ هۆکارێک کەوتونەتە ئەو خانەیەوە تووشی شڵەژانی دەرونی دەبن. ئیتر ئەوە ژیانە، دوجار هەر کەسە و بەرەو ئاراستەیەک دەبات. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.